بسم الله الرحمن الرحيم. لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه بل يريد الإنسان ليفجر أمامه يسأل أيان يوم القيامة فإذا برق البصر وخسف القمر وجمع الشمس والقمر يقول الإنسان أين المفر كلا لا وزر إلى ربك يومئذ المستقر ينبأ الإنسان يومئذ بما قدم وأخر بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه كلا بل تحبون العاجلة وتذرون الآخرة وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة ووجوه يومئذ باسرة تظن أن يفعل بها فاقرة كلا إذا بلغت التراقي وقيل من راق وظن أنه الفراق وتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق. خوای پەروەردگار پاداشتی برای بەڕێزمان کاک موسڵیم بداتەوە. لە دەرگای مەدە عازیزم بێتە قەوەرە ژوورەوە بۆ پێشوازیت دڵواڵایە کاتێک کە دێی لە دوورەوە فەرموهانێ ئەوە ڕۆحم زۆر لە مێژە چاوەڕێتە بەمیری خۆت پاراویکە سرم فیدای بەری پێدا ئەی مەنزڵگەی سۆز و ئەوین میوانە جوانەکەی ماڵم کۆڵی تاوان چەماندومی وەرە دەست بدەوە باڵم بە نووری خۆت تاریکی ڕێم ڕۆشن بکە و بگیرە دەستم دەمێکە بە بادەی دونیا کاس و بێ ئاگا و سەرمەسم کە هاتی دڵم ماڵا کرد ڕۆحم لەبەر پێتا ڕاخست نەفسم کردە قوربانی تۆ و دەرگای حەزم لەسەر داخست گەر بشۆی ناڵێن ماڵاوە ئاخر میوان چۆن دەرەکرێ چ خانە خوێکە ئەوەی بەرگەی زیستبوونی تۆ ئەگرێ خۆ ئەشزانم زوێر نابی ئەگەر بشڕۆی هەر دەیتەوە بەڵام ئاخۆ لەو کاتەدا ماوین بەپیر تا بێت بەپیرتەوە. ئازان و خۆشەویستان ئێستا داوا لە بەڕێز مامۆستا مەڕوان جەڵاڵی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەرێت کە فەرمێت بۆ منەخەکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا إنك كنت بنا بصيرا. مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، برایانی ئازیز،
سلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی طاعەت و عیبادەت و خواپەرستی مانگی ڕەمەزانی لە هەموو لایەکمان قبول کرده بێتن و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی بە موسڵمانی بمانژێنێ بە موسڵمانی بمانمرێنێ بە موسڵمانی زیندیمان بکاتەوە و خوای پەروەردگار بە فەزڵ و کەڕەمی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکات بە حەول و قووەتی خۆی. سەرەتا زۆر سوپاسی برایانی ئەنجومەنی خەلیفان دەکەم و دەستخۆشیان لێ دەکەم، خوا پاداشتیان داتەوە خوای پەروەردگار بۆیان بخاتە تەرازوی چاکەکان و خوای پەروەردگار پاداشتی ئەو خێرە و مەندانەش بداتەوە کە دەستباری لەگەڵ گرتوون. خوای گەورە لە هەموو لایەکی قبول کات. برایانی بەڕێز و خۆشەویستم لەو چەند دەقەیەی کە پێشەوەی کە بانگ بدرێ پێم خۆشە بۆ خۆم و بۆ ئێوەش سەرنجی خۆم و ئێوەش ڕاکێشم بۆ خزمەت قورئانی پیرۆز لە هەڵوەستەکردن لەسەر ئەوانەی کە خۆیان بەخوا دەفرۆشن، ئەوانەی کە لەگەڵ خوا دەبن، ئەوانەی کە تیجارەت و معاملە لەگەڵ خوا دەکەن چ قازانجێک دەکەن. جارێ برا بەڕێزەکانی خۆم لە هەموو زروف و سەردەمێک ئەوانەی کە معاملەیان لەگەڵ خوا کردبێ قازانجیان کردووە. تەماشەکە بە مروری زەمان، بە مروری تاریخ و هەندێک لەو قسە و بەسەرهاتانەی جا ئەصحاب الأخدود ئەصحاب الكهف کۆمەڵە بەسەرهاتێکی دیکەن خوای پەروەردگار بۆ مەی باس کردوون، هەمووی بۆ ئەوەیە کە ئێمەش چاو لەوان بکەین، بە ڕێبازی وان دابڕۆین، بە ڕێی وان بەرنەدەین، بۆی هەمان نەتیجەمان دەستکەوێت. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە سوورەتی صەف لە ئاخیری دەفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوا کونوا ئەنسار الله، ئەی ئیماندارینە ببنە سەرخەری دینی خوا. برا خۆشەویستەکانی خۆم، خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە لە ڕۆژی دواییدا خوای پەروەردگار جیایان دەکاتەوە دەفەرمێ ئێوە سەرخەری دینی من بوون. زۆر گرنگە ئینسان لە ژیاندا عمری خۆی تەمەنی خۆی بەخوا ببەخشێت. لەبەرەوەش عیسا عەلەیهی سەڵات وسەلام ڕوو لە حەواریەکان دەکا من ئەنساری ئیلە الله، چێ دەستبارگرم دەبێ چێ هاوکارم دەبێ بۆی دینی خوای گەورە سەرخەی. هەموو پێغەمبەران کە هاتوون عەلەیهیمو سەڵات وسەلام داوایان لە ئەتباع و لە شوێن کەوتوانیان کردووە بۆی کە دەستبارگر بن لەگەڵ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بۆی دینی خوا سەرخەی. و هەر کەسێ لە سەردەمی خۆی دەستبارگر بوو بێتن لەگەڵ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام خوای گەورە ڕێزی تایبەتی لێناوە. لەبەرەوەش ئەو ڕێزە تایبەتەی کە خوای پەروەردگار لە ئەنسار و مهاجرینی ناوە لەبەر چییە؟ لەبەرەوە سەرخەری دینی خوا بوو. لەبەرەوە خوای گەورە دەفەرمێ فعلم ما في قلوبهم، خوای گەورە دەزانێت چیان لە دڵدایە، بەس مەبەستیان پێسەرخستنی خوا و پێغەمبەرەکەی و دینەکەیەتی، هیچ مەبەستێکی دیکەیان نییە. لەبەرەوەش یەکێک لە هاوڵە بەڕێزەکان ڕۆژێک لە خزمەتی پێغەمبەردا دەبێ عەلەیهی سەڵات وسەلام لە یەکێک لە غەزەواتەکان غەنیمەیان دەست دەکەوێتن، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام غەنیمە دابەش دەکات دەشداتەوی. ئەویش وەکو کوردەواری خۆمان دەڵێ مسکەیەک دەکات دەڵێ پێغەمبەری خوا ڕوح و گیانم بە قوربانت بێ، من بۆی وەگەڵە تۆ نەکەوتۆ، ئەمن بۆ دنیا نەهاتووم بۆ لای تۆ، ئەو غەنیمەیە کە حەقی خۆمە پێم ناوێتن، ئەدی بۆ چە هاتووی؟ هاتووم لە پێناو خوادا تیرێکم وێرانە بکەوێتن، بەو تیرەی ڕوحم دەرچێت و بچمە بەهەشت. پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ڕاست کە خوای گەورە لەگەڵی ڕاست دەکات. کە جیهاد دەست پێ دەکات شەڕگەرم دەبێتەوە،
تیرێکی ئەبێرە دەکەوێت ڕوحی دەردەچێتن پێغەمبەر کە دەیبینی عەلەیهی سەڵات دەفەرمێ ڕاستی کرد خوای گەورەش لەگەڵی ڕاست کرد بەڕاستی برا شیرنەکانی خۆم خۆشبەختی بۆ ئەو خەڵکەی کە ئەمڕۆ لە کاری ئیسلامیدایە جا لەگەڵ هەر گروپێکیدا لەگەڵ هەر جەمعێکیدایە کێشەمان نییە خۆشبەختی بۆ ئەو خەڵکەی کە کاری ئیسلامی دەکات خۆشبەختی بۆ ئەو خەڵکەی کە دینی خوا سەردەخاتن خۆشبەختی بۆ ئەو خەڵکەی کە کوفر و ئیمانی لێک کردوتەوە خۆشبەختی بۆ ئەو خەڵکەی کە بەڕێی پێغەمبەراندا دەڕوا عەلەیهیمو سەڵات وەسەلام چەند خۆشە لەو زروف و سەردەمەی کە تێیدا دەژین لەگەڵ ئەوانە حەشر و حیسابمان بکرێ کە ڕێبازی پێغەمبەر نوێ دەکەین و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زیندوو دەکەینەوە چەند خۆشە کاتێک کە حەشر و حیسابمان دەست پێ دەکا ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی و تەڵحە و زوبەیر و بیلال و عەمار و یاسر و پێدا وەرە ڕاوەستاون لە خزمەت پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام چەند خۆشە تۆش لە ڕیزی وان ڕاوەستابی و سەرت بەرز بێتن ئەوان ئەگەر شانازی بە ئەوە بکەن بڵێن ئێمە لە ڕۆژێک لە ڕۆژان خزمەتی دینی خوامان کرد و دیفاعمان لە پێغەمبەر کردو عەلەیهی سەڵات وەسەلام ئێمەش سەری خۆمان بەرزکەین و بڵێین ئەبوو بەکر عومەر عوثمان عەلی ئێمەش لە زروف و سەردەمی خۆماندا دیفاعمان لە هەمان پێغەمبەر دەکرد عەلەیهی سەڵات وەسەلام شانازیمان بە هەمان دینداری مسلمانیەتی دەکرد چۆن ئێوە دژمنایەتی ئەبوو جەهل و ئەمسالی ئەبوو جەهلتان دەکرد ئێمەش لە زروف و سەردەمی خۆماندا دژمنایەتی ئەبوو جەهل و ئەمسالی ئەبوو جەهلەکانمان دەکرد لە پێناو خوا دەنا ئەگەر ماستاومان بۆ کردبان دنیامان دەست دەکەوت چۆن ئێوە تەنازولتان نەکرد ئێمەش تەنازولمان نەکرد برا شیرنەکانی خۆ مامۆستایان زۆر جار پێیان گوتوون دینداری و مسلمانیەتی و سەقامگیربوون لەسەر ئەوەی کە ئینسان سەرخەری دینی خوا بێ بازی دەوێت بازی دەوێت ناڕحەت دەکرێ ناو ناتۆرت بۆ دروست دەکرێ هەوڵ دەدەن وەچی کوردەواری خۆمان دەڵێ قەتەڕاتبت کەن هەوڵ دەدەن لەسەر وەزیفەت دەرکەن بەس هیچ نییە ئەو شتانە ئەو ئەبوو بەکرە نازدارە ئەوەندەیان لێدا دەموچاوت نەدەناسیەوە نەدەزانی کامەی لوتە و کامەی لێوە و کامەی گوێ ئاوایان لێ کردم کە دەیبەن بەخۆ دێتەوە خزمەکانی دەورەیان لێداوە یەکەم پرسیار دەکات دەڵێ پێغەمبەر سەلامەتە عەلەیهی سەڵات وەسەلام کورە دەڵێ تو دەمری دەڵێ لە من گەڕێن پێغەمبەر سەلامەتە مادام پێغەمبەر سەلامەتە عەلەیهی سەڵام تەواو ئێمەش ئەو ڕێی گرتومانە زۆرمان نەماوە کوڕینە با هەوڵ دەی گەرمتر بین کۆڵنەدەرتر بین چاونەترستر بین تخوا کەسێک شەرم لە خۆی نەکاتەوە لەسەر ڕێبازی شەیطان لەسەر ڕێبازێکی عەلمانی کوفر بێباوەڕی ئیلحاد نێوچاوانی خۆی بەرز کاتەوە قسەی گەورە بکات چۆن ئەم تۆ دەبێت شەرم کەین کە لەسەر ڕێبازی خوا و پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام عاقیبەتەکەش دیارە ئەمە لە ئاخیری عومری لەسەر مەرگماندا مەسیرتر دەبین دڵسۆزتر دەبین ئەوان لە ئاخیری عومری تۆبە دەکەن خوا تۆ بەیان بە قسمەتکە لە ئاخیری عومری پەشیمان دەبێت و لە ئاخیری عومری عومرە دەکا لە ئاخیری عومری حەج دەکا لە ئاخیری عومری نوێژ دەکا کوڕە دەڵێ هەمومان موسڵمانین ئەمە پێمان خۆش هەموو خەڵک موسڵمان بین بەخوا پێم خۆش هەموو خەڵک بەرماڵی لە ئاسمان بفڕێن بەهەشت جێی هەمومان دەبێتەوە بەڵام دەبێت خاوەن مووقیف و هەڵوێستی ئاخیری قسەکانم خۆشەویستانی خۆ هەر یەکێک لە ئێمە حەرەکاتی ئیسلامی جەماعاتی ئیسلامی ڕێکخراوە ئیسلامیەکان نیەتی خۆمان ساغ و سافتر کەینەوە لەگەڵ خوا براوەی
خوای گەورە دەستکاری کەون و کائیناتمان بۆ دەکاتن. تەماشای ئەصحاب الکەهف کە ئەصحاب الکەهف ڕەحمەتی خوایان لێبێ کۆمەڵە گەنجێک بوون بۆ خوا سوڵحا بوون، نەیانتوانی ڕوبەڕووی میلەتەکەیان ببنەوە چونکە لە قەبارە و هێزی وان دانەبوو، لە دەسەڵاتی وان دانەبوو، بەڵام تەنازولیان نەکرد، لەسەر عەقیدە و بیر و باوەڕی خۆیان هەڵنەگەڕانەوە، تموحی زۆریان دانێ، پارەی زۆریان دانێ، مەنسەبی زۆریان دانێ، دادی نەدان. ئەوجا بە هەڕەشە و بەلێدان هەر تەنازولیان نەکرد. بزانە خوا چی بۆ کردن، چەند ساڵ تێپەڕیوە بەسەرەواندا؟ زۆر ناناڵەت بەسەر تەمەنیاندا، نەگۆی کە ماونەوە لە ئەشکەوت 309 ساڵ خەویان لێکەوت. خوای گەورە کردوویەتە قورئان کەلامی خۆیەتی حتا ئەو قورئانە لەسەر ڕووی زەوی ماوە خەڵک دەبێت تعاروف لەگەڵەوانە بکات. إن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا. زۆر مهمە، بەس لەبەرەوەی دڵیان لەگەڵ خوا ڕاست بوو، ڕاستیان کرد لەگەڵ خوا، خوای پەروەردگار سیستەمی کەون و کائیناتی بۆ گۆڕی. چی لێ کردن؟ بردنی ئەشکەوتێک، فەئوو إلى الكهف، بڕۆنە ئەو ئەشکەوتە. ئەشکەوت بەڵێ لە ناوە ترسناکە، لە ناوە تەسکە، بەڵام خوای پەروەردگار بۆی فەڕاحکردن، بۆی فراوان کردن، دڵ و دەرونی ئاسوودە کردن. ئەوجا خوای گەورە تەبارەک و تەعالا 309 ساڵ خەوی لێ خستن، نەیمراندن، خەوی لێ خستن. جاوجا خوای گەورە تەبارەک و تەعالا چی بۆ کردن؟ خۆر دەستکاری هەڵاتنی خۆری بۆ کردن. وترى الشمس إذا طلعت تزاور عن كهفهم ذات اليمين وإذا غربت تقرضهم ذات الشمال. کاتێک کە خۆر هەڵدات تەزاوەڕ عن کافهم، خوای پەروەردگار ئەمری بە خۆرێک کرد بۆ کە لە ئەو ئەشکەوتەی نەدات، لەو ئەشکەوتەی لادە. تەزاوەڕ یعنی تەمایل، وەلانێ لێیان مەدە، ئەوانە ئەمانەتی منن لەوێندەر. کە خۆریش ئاوا دەبوو، هەندێک لە عولەما دەفەرمون بە هەمان شێوە خوای پەروەردگار قەدەغەی کرد بوو کە لێیان بدا، هەندێکی دیکە دەڵێن نا، کە خۆر ئاوا دەبوو بەقەدەر ئەوەی کە جسمی ئینسان پێویستی بە خۆرە، ئەو خۆرانوێ دەکرد بەڵام مەزیەتی نەدەدان. ئەو جا چی دیکەی بۆ کردن؟ فضربنا على آذانهم. ئینسان بە چووە خەبەر دێ کە خەوی لێ کەوت بێ؟ بە دەنگەدەنجەوە خەبەر دێ، بە بیستن. فضربنا على آذانهم، مەسەمع و بیستنمان لێ وەرگرتنەوە، قەپاتمان کرد، گویان لە هیچ شتێکی نەبێ. 309 ساڵ ئەو هەموو هەورە تریشق و باران و بەزم و ڕەزمە ئاگیان لە ئەشتەبای خوای گەورە. بۆ چکە خوای گەورە فضربنا على آذانهم. ئەو جا چی دیکەی بۆ کردن؟ هەڵگێڕ و وەرگێڕی پێدەکردن، لای ڕاست لای چەپ، لای ڕاست لای چەپ، بۆی کە جسمیان نەڕزیتن، دەیان نیعمەتی دیکەی لەگەڵ کردن. ئەو جا کردنیشیە علامەت و نیشانەی دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خۆی. ثم بعثناهم لنعلم أيهم أحصى لما لبثوا أمدا. ئەو جا زیندیمان کردنەوە بۆی کە بزانن چەند ساڵ لەوێ ماونەوە. ئەوە هەمووی علامەت و نیشانەی چ بوو؟ علامەت و نیشانەی وەک لەگەڵ خوادا بوو. ئێمە پێویستمان بۆی دەرس لەوانە وەرگرین، نەپشت بەستن بە ئەمریکا، نەپشت بەستن بە حزبێکی ئەڵمانی، نەپشت بەستن بە پارە، نەپشت بەستن بە ڕێکخراوی نزانم چێ و چێ و چێ، هیچ شتێک فریامان ناکەوێت، یەک شت فریامان دەکەوێت. لەگەڵ خوا ڕاستکەین، خوای گەورە لەگەڵمان ڕاست دەکات. وەخوای گەورە تەبارەک و تەعالا سەربەرزی دنیا و قیامەتمان دەکات. ئەمن دوو بارە و سێ بارە دەستخۆشی لە برانی ئەنجومەنی خەلیفان دەکەم، و دەستخۆشیش لەو برا و خوشکانە دەکەم کە لە کاری ئیسلامیدان بە دڵسۆزی، بە دنیانەویستی،
بە بێ من زەمەنج و بێ پرتە پرت و بۆڵە بۆڵ، ئەوە زۆر گرنگە، ئەوە زۆر گرنگە ئینسان ئاوا بەردەوام بێتن. خوای گەورە تەبارەک و تەعالا عاقبەتمان خێرکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.